ناوی خوای گەورە و میهرەبان هاوڵاتیانی خۆشەویست ئەم کاتەتان باش دەمەوێ لەم دەرفەتەدا ڕاستە و خۆباسی ڕێوشوێنەکانی ڕوبەڕووبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆناتان بۆ بکەم بەر لە هەر شتێک سپاستان دەکەم بۆ پابەندبوونتان بەو ڕێنمایی و ڕێکارانەی لە چەند هەفتەی ڕابردوودا بۆ سەلامەتی ئێوەی بەڕێز گرتمانە بەر پشتیوانی و هەماهەنگی ئێوەی بەڕێز زۆر گرنگە بۆ سنووردارکردنی هەرچی زیاتری بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لێرەدا بە پێویستی دەزانم سپاسی لێژنەی وەزاری بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و لانە پەیوەنددارەکان بکەم وێڕای هەوڵدانیان بۆ پاراستنی هاوڵاتیان بەردەوامن لە دابینکردنی پێداویستی ڕۆژانەی خەڵک و کنترۆلی بازارەکان جێگەی سپاسی تایبەتی وەزارەتی ناوخۆ و هێزەکانی پۆلیس و ئاسایش و یەکەیداریەکان و هەروەها وەزارەتی تەندروستی بکەم کە بە شێوەیەکی مەیدانی شەو و ڕۆژ لە خزمەتی هاوڵاتیان بەردەوامن سپاس و پێزانینم ئاراستەی ئەو تیمە فریاگوزاری و پزیشک و پەرستارانە دەکەم کە لە ڕێزی پێشەوەن و ژیانی خۆیان لە پێناو سەلامەتی ئێمەدا دەخەنە مەترسیەوە ئاشکرایە هەرێمی کوردستان وەک هەموو ناوچەکانی تری دنیا ڕوبەڕووی هەڕەشەیەکی چاوەڕوان نەکراو بووە کە ئەویش پەتای ڤایرۆسی کۆرۆنایە حکوومەتی هەرێمی کوردستان لە پێش زۆربەی وڵاتانی دنیا بوو بۆ گرتنەبەری ڕێوشوێنەکانی خۆپارێزی و دەرکردنی ڕێنمایی تەندروستی ئەوە بوو هەرزوو بودجەیەکی فریاگوزاریمان تەرخان کرد و هەنگاوی پێویستماننا بۆ سنووردارکردنی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وەک ڕاگررتنی خوێندن لە قوتابخانە و زانکۆ و پەیمانگاکان کەمکردن و تەنانەت ڕاگررتنی دەوامی دام و دەستگاکان و سنووردارکردنی هاتوچۆ لە دەواازە سنووریەکان و نەهێشتنی گردبوونەوەی گشتی و ئەنجامدانی پشکنینی پلەکانی گەرمای لەش لە فڕۆکەخانە و دەواازە سنووریەکان دوای دەراسەکردنی دۆخەکەش بڕیارماندا هاتوچۆی نێوخۆی پارێزگاکانی هەرێمی کوردستان و هەروەها لەگەڵ ناوچەکانی دیکەی عێراقیش ڕابگیرێت تەنیا بۆ حاڵاتی زۆر پێویست نەبێت ئێستاش لە قۆناغێکداین کە پێویستە هاتوچۆی ناوخودی شار و شارشکەکانیش سنووردار بکرێت هاوڵاتیانی بەڕێز ئێمە هەموو هەوڵێک دەدەین بۆ پاراستن و سەلامەتی ئێوەی خۆشەویست ئەو ڕێکارانەی دەگیرێنە بەریش هەمووی لە پێناو سەلامەتی ئێوەیە بە تایبەتی قەدەغەکردنی هاتوچۆ لە پێناو ئەوەیە کەمترین پەیوەندی هەبێت و ئەو کەسانە بدۆزرێنەوە کە هەڵگری ڤایرۆسەکان بۆ ئەوەی کەسانی تر توش نەبن ئێمە بەرپرسیارین بەرامبەر ئێوەش بەرپرسیارم بەرامبەر بە خۆتان و کەسوکار و ناسیا و هاوڵاتیانی تر بۆیە ئەگەر هەمومان بە حکوومەت و هاوڵاتیەوە لە سەرتاسەری هەرێمی کوردستان هاوکاری یەکتر بین و ڕێنمایەکان جێبەجێ بکەین دەتوانین ڕێگری لە بڵاوبوونەوەی ئەو پەتایە بکەین و چەند زووتریش ئەوە بکەین زووتر دەتوانین ژیان ئاسایی بکەینەوە ئەم پەتایە کە هەرێمی کوردستان و زیاتر لە 100 وڵاتی دنیای گرتوتەوە زیانی گیانی هەبووە تا ئێستا بەداخەوە لە هەرێم 28 هاوڵاتی توش بوو هەیە و یەک کەسیش گیانی لەدەستداوە لێرەدا سەرخۆشی لە کەسوکاری دەکەم و هیوای زوو چاکبوونەوەش بۆ نەخۆشەکان دەخوازم بەداخەوە دەبی بڵێن کاریگەریە نیگەتیڤەکانی ئەم بارودۆخە لە ڕۆژانی داهاتوودا زیاتر بە دیار دەکەوێت بەڵام سەرەڕای ئەمەش هەر یەکێک لە ئێمە دەتوانێت ڕۆلێکی کاریگەری لە ڕێگەکردن لە تەشەنەکردنی ڤایرۆسەکەدا هەبێت بۆیە داواتان لێ دەکەم پابەند بن بە ڕێنمایە تەندروستیەکانی وەزارەتی تەندروستی و بەردەوام دەستەکانتان بشۆن هاتوچوو و تێکەڵاوبوونی نێوانتان زۆر سنووردار بکەن و هەتا بۆتان دەکرێت لە ماڵەوە بمێننەوە هەر کاتیش هەستان بە نیشانەکانی توشبوون بە ڤایرۆسەکە کرد پەیوەندی بە هێڵی گەرمی 122 بکەن بۆ ئەوەی هاوکاری و ڕێنمایی پێویستان پێشکەش بکەن هاوڵاتیانی بەڕێز هەڕەشەکانی ڤایرۆسەکە بۆ سەرژیانی خەڵک و هەروەها لێکەوتەکانی بۆ سەربارودۆخی ئابووریمان زۆر جددی و سەختن بەڵام ئێوە ئاگادارن کە لە ڕابردوودا هەڕەشەی زۆر مەترسیدارترمان ڕوبەڕوو بووتەوە بۆ نمونە بە دەیان جار ڕوبەڕووی ستەم و دیکتاتۆری و تیرۆر وەستاوین و سەرکەوتوش بووین بۆیە دڵنیام ئەم جارەش بە هاوکاریکردنی یەکتر و لە بەرچاوگرتنی ڕێنمایە تەندروستیەکان دەتوانین یەکگرتوانە ئەم دۆخە سەختەش تێپەڕێنین لێرەدا داواش لەلایەنە پەیوەنددارەکانی حکوومەت و خاوەن مڵکەکان دەکەم کە ڕەچاوی ئەم بارودۆخە و گوزەرانی دوکاندارە کرێچیەکان بکەن بۆ ئەوەی هەردوولا بە هاوبەشی تحملی زیانەکان بکەن و ئەرکی کرێچیەکان سووک بکرێت
حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام دەبێت لە گرتنەبەری ڕێکاری پێویست بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و لێکەوتەکانی بۆ سەرابووری هەرێمی کوردستان. ئێمە هەموو هەوڵ و توانەکانی خۆمان دەخەینەگەر بۆ پاراستنی سەلامەتی وڵاتیانی هەرێمی کوردستان. بۆیە داوا لە هەموو لایەنە سیاسیەکانیش دەکەم لەم ئەرکەدا هاوکار و پشتیوانمان بن. لە ڕۆژانی داهاتووشدا دەستگاکانی حکوومەت قۆناغ بە قۆناغ لە هەنگاو و ڕێکارەکانی پێویست بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دۆخە ئاگادارتان دەکەنەوە. سپاس بۆ پشتیوانی و خۆڕاگریتان، هیوادارین هەمووتان سەلامەت و پارێزراو بن و کوردستانیش بەهێزتر و ئاوەتانتر بێت.